ئیمامی ئەحمەدی کوڕی عەلی ئەلمەقریزی ڕەحمەتی خوای لێبێ کە زانایەکی مێژوو ناسە پیاوچاکێک بوو دەفەرمێ خێزانم گەنج بوو وەفاتی کرد هەر بە گەنجی مرد ڕەحمەتی خوای لێبێ خێزانم هاتە خەوم بەس بەردەوام دوعای خێرم بۆ کرد حتا لە تاریخ کاتێک کە تاریخ و مێژوو نووسێتەوە باس پیاوچاکان دەکا خێزانی خۆشی ژیانی بۆ خێزانی خۆشی نووسێتەوە ئەوەندە بە وەفا بوو بەرامبەر بە خێزانی دەفەرمی خێزانم هاتە خەوم وتم ئەی دایکی محەممەد حاڵت چۆنە وەزعت چۆنە ئەو دوعایانی کە من بۆتە نێرم ڕۆژانە من دوعای خێرت بۆ ئەکەم دوعاکانت پێگا فەرمی بەڵێ هەموو ڕۆژێ هاوسەرە خۆشەویستەکەم هەموو ڕۆژێ دوعاکانی تۆ بە من دەگات هەدیەکان و دیارەکانی تۆ ئەگات بە من دەستی کرد بە گریان وتی خۆت ئەزانی من عاجزم ناتوانم عاجزم واتە بێت دەسەڵاتم ناتوانم پاداشتی چاکەکانی تۆ بدەمەوە بەس واللهی دوعاکانت هەموو ڕۆژێ بە من دەکات هەموو ڕۆژێ ئەو دیاریانەی تۆ دەگات بە من ئیمامی ئەبوو قیلابە دەفەرمێ کە تابعینە ئەفەرمێ مردووەک پێمی وت لە خەودا واللهی دوعاکانی ئێوە وەکو شاخێک نور بۆ ئێمە دێت بەردەوام دوعاکانتان بۆ ئێمە دێ بۆیە لە بیریان مەکەن بێوەفا مەبن بەرامبەر مردوەکانتان بەردەوام بڵێن خوای لیان خۆش بە بەڕێگادا شەرنی ئیلا لە مزگەوتابی لە ناو سیارایی لە ڕێگا و بانای پاڵ کەوتوی لە ماڵەوە خەریکی ئەتەوێ بخەوی خەریکی ئیش و کاری بڵێ خوای لە فڵان کەس خۆش بە ئیلا مەرج نییە دەستنوێژتە بێ دوعای خێر دەستنوێژتە بێ باشە بەس نێژبێ ئاساییە بەردەوام بڵێ خوای لە مردوەکانمان خۆش بە چونکە واللهی هەدیەکانمان دیاریەکانمان دەڕوا بۆیان ئەوە باشترین چاکەی کە ئێمە لەگەڵ ئێوانە ئەکەین چونکە هیچ منەتێکمان ڕیایەکمان بە مردوەکان نییە ئەو نیە زیندوو من کاکە دوعای خێری بۆکم شتێکم داتێ منەتی تیان نییە ڕیای تیان نییە ماستاوی تیان نییە بە دڵ بە ئیخلاص دوعایان بۆ دەکەی چونکە ئیشت پێیان نییە مردوونە بە تەمانی پاداشت بدەنەوە بۆیە لە بیریان مەکەن ئینشاءالله